لە میانەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگارانی ئاژانسی نێودەوڵەتی و زەیاتۆم کە لە 35 دەوڵەت پێکاتووە با زۆرینەی ڕەها بڕیارێکیان دەرکرد کە ئاتیای داتاران تۆمەتبار دەکا بە شاردنەوەی شوێنەواری یۆرانیۆمی پیتێنراو لە 3 شوێنی ڕانەگەێنراو. ئاژانسی وزەی ئەتۆم ڕەخنەش لە ئاتاران دەگرێت کە زانیاری پێویستی لەبارەی بوونی شوێنەواری یۆرانیۆم لەو 3 شوێنە نەداوە و بەپێی پێویست هاوکاری ئاژانسەکە ناکا. لە بەرامبەردا وەزارەتی دەرەوەی ساودیە خۆشحاڵی وڵاتەکەی با بڕیارەکە دەربڕی و جەختی لە پێویستی پابەندبوونی تاران بۆ ئەو پەڕی هاوکاریکردنی ئاژانسی وزەی ئەتۆم کردەوە. هاوکات ئێران ڕەخنەی توندی ئاراستەی بڕیارەکەی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کرد بە سیاسی و هەڵە و تێکدەری ناوبرد. سەرچاوەیەکیش ڕایگەیاند لە وەڵامدانەوەی ئەو بڕیارەدا تاران بەرهەمێنانی ئامێری سەنتەرفیوژ خێراتر دەکا. وەزارەتی دەرەوەی ئێران پەسەندکردنی ئەو بڕیارەی بە خێرا و ناهاوسەنگی بە ڕێبەری گشتی ئاژانسەکە ناوبرد کە لەسەر زانیاری هەڵبەستراوی قەوارەی زایۆنستی ڕێکخراوە. ئەوە جگە لە بەهێزکردنی هاوکاری ئێران لەگەڵ ئەو ئاژانسە ئاکامێکی دیکەی نابێ. پەسەندکردنی ئەم بڕیارەی ئەنجومەنی پارێزگارانی وزەی ئەتۆمی دوای چەند ڕۆژێک دێ لە سەردانەکەی ڕافایل گرۆسی بە ڕێبەری گشتی ئاژانسی وزەی ئەتۆم بۆ ئیسرائیل کە نەفتالی بینیتی سەرۆکوەزیرانی ئەو قەوارەیە ناوبراوی بە هاوڕێی بەڕێز ناوبرد و هاوڵەکانی بۆ گوشارخستنە سەر تاران بەرز نرخاند. هەر بۆیە محەممەد ڕەزا غائیبی نوێنەری ئێران لە ئاژانسی وزەی ئەتۆمی ئەو بڕیارەی بەلێدانی ڕازگۆیی ئاژانسەکە ناوبرد ئەو زانیاریانەشی کە لە راپۆرتەکەی گرۆسی داهاتوە با هەڵبەستراوی ئیسرائیلی وەسف کرد. نوێنەرەکەی تاران هیوای خواست ئەنجومەنی پارێزگاران پارێزگاری لە هاوکاری فراوانی ئێران لەگەڵ ئاژانسەکە بکە نەک بە پێچەوانەوە لەمپەری بۆ دابنێت. لە دوای پاشەکشەی ئەمریکا لە ڕێکەوتنامی ئەتۆمی تاران لە چەند هەنگاوێکدا پابەندەکانی خۆی بەو ڕێکەوتنەوە کەم کردەوە. بە پێی راپۆرتی ئاژانسی وزەی ئەتۆمی و ڕێکەوتنەکەی 2015 دەبوو تاران 203 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی با ڕێژەی لە 105 هەبێ. بەڵام ئێستا 3800 کیلۆگرامی هەیە. ئێران ئێستا 238 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی بە ڕێژەی لە 120 هەیە. 43 کیلۆگرامیشی بە ڕێژەی لە 160 پیتاندووە. لە کاتێکدا ئەگەر پیتاندنی ئەو ڕێژەیە بەرز بکاتەوە بۆ لە 190 ئەوە 42 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراو بەسە بۆ بەرهەمێنانی بۆمبێکی ئەتۆمی. چاودێران بڕوایان وایە ئەم بڕیارەی ئەنجومەنی پارێزگارانی ئاژانسەکە زیاتر سیاسیە تا پیشەیی چونکە چەند خواستێک دەهێنێتە دی لەوانە جۆ بایدن نایەوێت بەر لە هەڵبژاردننی کۆنگرێس لە نۆڤەمبەری داهاتوودا بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی و لۆبیە بەهێزە زایۆنستیەکان لە خۆی و پارتەکەی تووڕە بکە. ئەمریکا و یەکێتی ئەوروپاش دایانەوێت تا کۆتایی ئەمساڵ ئەنجامی جەنگی ئوکرانیا ڕوون بێتەوە و مەرجەکانی تاران قبوڵ نەکەن. سەرۆکوەزیران و کابینە بەهێزەکەی ئیسرائیل پێویستیانە هێزی گوشاریان بە ناتەنیاهۆ و نەیارەکانیان نیشان بدەن بەوەی کە بەهێزن. لایەنەکانی گوشاری شیوا هەڵدەچنن لەسەر قوڵترکردنەوەی قەیرانە ئابووری و سیاسیەکانی ناوخۆی ئێران بۆ تێکدانی سەقامگیری ناوخۆیی هەروەکو چەند ڕۆژی لەمەوبەر ڕێبەری ئێران ئاماژەی پێدا.